ئەگەر خەڵک لەبەر بێپارەی نەبێ بەو کتوپڕە بەو شەوەی نایەنە وەڵڵا نەوەڵڵا من لە خەسەخانەی دەرچوم هاتووم بۆ ئێرە. ئەمڕۆ موچەی خانشینی دابەش دەکرێت ئەمە یەشێکە لەو بنکانی کە موچەی خانشین لێ دابەش دەکرێت وەک دەیبینن قەرەباڵغی زۆر هەیە ئەو کەسانی کە لێرن سەرجەمیان کەسانی بەتەمەنن کە خانشین بوون لە ئەرک و فەرمانی خۆیان بەڵام بەم شێوازە وەساون لێرەیە. سەلام عەلەیکوم. لە چەندەوە لێرەی؟ وەڵا زۆر نییە. زۆر نییە؟ نەوەڵا. مانگەکانی دیش بەم شێوەی قەرەباڵغ بوو یان مانگە ئاوایە؟ وەڵا هەموو مانگی وایە. هەموو مانگی قەڵەباڵغ. گوزەرانتان چۆنە؟ دۆخ گوزەرانتان چۆن بۆ ماوەکە موچە نەدراوە؟ خوا ڕەحم کە. گوزەران بەو 200,000 ناڕوا. پرسیارێ بکەم؟ بەڵێ. موچە و کە وەرگرت چی لێکەی؟ وەڵا چی لێ لە ماڵەوە سەر پێکەم چی لێکەم. نایتەوە قەرزامە بەستم؟ وەڵا بە قەرزی دوکان و شتای چۆنەرە وەڵا قەرزی دوکان و ئەشیایەنی لە دوکان و لە ئەوانە بێبییتەوە بۆش. چەندێ قەرزاری؟ وەڵاهی نازانم دوکانەکە چەندە. ئەو نووسیوێتی نازانم چەنە. یەخوا لەش ساغ بە قوربانە. سوازەوە تۆ دەستە ماچەکەم. بەڵێ ئەوەی کە هەیە لێرە ژمارەی زۆر لە خانشینان لێرن کە لە سەرەدا وەساون ئەمە دیمەنەکانی ئێستای بەردەمی یەشێکە لەو بنکانی کە موچەی خانشینانی دابەش دەکرێت کە سەرجەمیان کەسانی بەتەمەنن تایەتی لەبانی زۆر لێرەیە. دایشە لە سەعات چەندەوە لێرەی؟ وەڵڵا لە شەشەوە لێرەی. لە شەشەوە. باشە ئەگەر تۆ خۆتا داخیر کردایە باشتر نەبوو دەکەیتەوە قەرەباڵغیەوە؟ ئەگەر خەڵک لەبەر بێپارەی نەبێ بەو کتوپڕە بەو شەوەی نایەنە وەڵڵا نەوەڵڵا من لە خەسەخانەی دەرچوم هاتووم بۆ ئێرە بە قوربان. وەزعە چۆنە؟ وەڵڵی وەعزم دکتۆرە زانێت چۆنە بەخوا ئەوەندە هیلاکم زۆر هیلاکم بەخوا. یەخوا لەش ساغ بێ دۆخ و گوزەرانتان چۆن بۆ کەم ماوەی موچە وەرنەژیراوە 3 مانگە موچە نەدراوە. حاڵی گوزەران ئەگەر بەگەر پارە نەبێ گوزەران چۆنە بێ ئەوەی بۆ خۆتان نەزان چۆنە. موچەکە و گەوەرگرت ئەی بە چی لێکەی؟ ئەدەمە بە قەرزارە ئەدەمە بە قەرزارە. واتە ئەوە نییە کە بڵێ بیخەمە گیرفانەوە مەسەفی ماڵی پێ بکەم. نابابنەوەڵڵا کولی مانگێ 400-500 مەیە هەردوو گورچی لەم نەخۆشن 4 دانە دکتۆرم هەیە ئایادا. باشە تۆ گەر موچە وەرنەگریت بەچی پارەی دەرمانەکانە دابی نەکەیت؟ ئیلا ئەم موچەیە و خوا و ئەم موچەیە هیچکە. یەخوا لەش ساغ بێ و تەمە درێژ بی دەستە ماچەکەم سپاس دەکەم. بەڵێ ئەمە دیمەنەکانە کەیبینن ژمارەیەکی زۆر لەو خانشینان لێرن کە کەسانی بەتەمەنن کەسانێکن کە لێرەدا ئەوان هاتوون بۆ وەرگرتنی و موچانەیان تاوەکو بە زووترین کاتوەری بگرن پێداویستەکانی پێ بکەنەوە لەبەر 3 مانگە موچە وەرنەژیرەوە ئەمە موچەی مانگی 6 وەردەژیرێت لە 2/9 بۆیە ئەمان زوو هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی کە موچەکانی وەربگرن و کە بەشێکی زۆری بەرەوە بە قەرزە بەشێکی بەن بە ئیلاجە بەشێکی بەن بە کرێە و ئەنجا پێداویستەکانی ژیانی خۆیان دابین بکەن.